ئەمڕۆ ئێمە لە شاری جوان لە پێشانگای نێودەوڵەتی بیناسازی و تاسیسات و کارەبا لەگەڵتانە بەردەوامە بین کە ئەمە بۆ خۆی لە خۆیان کۆمەڵە تایبەتمەندیە وەکو سەرەتای پرۆگرامەکەش کۆمەڵە گفتوگۆمان کرد لەگەڵ ئەوەی کە ڕێکخەری پێشانگاکە چەند زانیاریەکیانە لەسەر پێشانگاکە بەڵام هەمیشە ئەم جۆرە پێشانگایانە کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی ئەوەی کە پێشانگایەکی بیناسازی چەندین لقیکەی لێکێتەوە جارێ لێکە لەو لقە گرنگانەی ئەندازیاریە تا چەند کاری ئەندازیار لێرەیە ڕۆڵی خۆی ئەبینێت تا چەند توانراوە بە شێوازێک لە شێوازەکان بە شێوازێک کار لەسەرم بیناسازیانە بکرێت کە بیناسازیەکی تەواو باش و کوالێتی بێت و دەستی ئەندازیاری باشی تیاابێ هەمیشە پرسیاری ئەوەکەین ئێمە بۆ پشت بە ئەندازیارە ناوخۆیەکانی خۆمان نابەستین هەمیشە ئەندازیاری بیانی و کەسانی کە لە وڵاتانی دەرەوەێنین بەڵام ئێستا هەوڵەدرێ دەستی ئەندازیاری ناوخۆش زیاد بکرێت ئێمە زیاتر گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بۆی کە بتوانین ئایا تایبەتمەندیەکانیان پێشانگایە و ئەو دیبێتانی کامڕۆ بەڕێوە چێ وە لە هەمان کاتیشە چۆن ئەم پێشانگایە ئەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە زیاتر بە شێوەیەکی زانستی کا لەسەر بیناسازی و باڵخانەکان بکڕێت جا ئەمڕۆ زۆر بەڕێز کاک نەوزادی مهندس لە لامانە کایشە لەو بەڕێزانەی کە هەمیشە لە بواری بیناسازی و تەلارسازیەکێک بۆ لە خەمخۆرەکان و هەمیشەش بە شێوەیەکی زانستی کاری لەسەر ئەم بابەتانە کردووە و خۆشی لە نووسینە دەستێکی زۆر زۆر باشی و قەڵەمێکی زۆر باشە بۆی کە کار لەسەر هەندێک شوێنی مێژوی و ئاسەوارت بکات کاک نەوزاد سڵاو لێبێ بەیانی باشمە دەبوونێت سەرەتا پێم خۆشە بزانین کردنەوەی ئەم پێشانگایە تایبەتمەندیەکانی زیاتر خۆی لە چیا بینێتەوە ئەگەر ئەم پێشانگایە ساڵ بە ساڵ لەم شارەیە بەردەوامی هەبێت ئێمە زیاتر ئەتوانین زانیاری زیاتر تایبەتمەندی زیاتر لە نزیکەوە ئەو پێداویستیانەی و کەرەسە و ماتریاڵانەی کە هەیە ئاشنابین پێی زۆر سوپاسانەکەم تاوان پێشەنگای CHP نێودەوڵەتی بۆ ساڵی 2023 لە شاری سلێمانی خۆشەویست ئەمە دووەم جارە بکرێتەوە ساڵی پاریش هەرساز کرا خۆشبەختانە ئەم پێشەنگایە پێشنگایکی نێودەوڵەتیە بەو سیفەتەی کەوا کۆمەڵێک لە کۆمپانیا ناوخۆیەکان و کۆرێمی کوردستان لە عێراق و دەوڵەتانی ناوچەکە تورکیا ئێران وڵاتانی تر بەشدار دەبن و کە بڕیار وایە کە کۆمپانیای ڤێرا وەکو کۆمپانیایکی ئامادەکار و سازدەری ئەم پێشەنگایە بیکاتە نەریتێک بۆ ساڵانی داهاتوو ساڵانە لەم کات و ساتەیە بەردەوامی پێبا و پێشەنگاکە تایبەتە بە لە سێ حرفە ئینگلیزیەکەیەوە CHP بە مەبەستیەوەیە بواری بیناسازی دەگرێتەوە بواری کارەبایی و تەسیسات دەگرێتەوە و بواری وزە و تەکنۆلۆژیای وزە دەگرێتەوە بۆیە ئەم سێ بوارە سێ بواری زۆر حەیەوی زۆر ژیارین زۆر ئەکتیڤن لە ئێستامانە و هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی خۆشەویست و ناوچەکە پێویستیان بەم سێ بوارە هەیە خۆتان دەزانن لە دنیاە ئەزمەی سەکەن و دانیشتن و ئەوانە هەیە بۆیە زەرورە ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو حکوومەتەکان پلانی ئاودانی زیاتریان هەبێ بەردەوامیان هەبێ وەکوواڵێن بە بەردەوامی هەوڵ بن بۆ ئەوەی کەوا هاوڵاتیان و کۆمەلگاکانیان خۆشگوزەران بکەن لە کرێچێتی ڕزگاریان بکەن و شوێنی شیاوی ژیانیان بۆ دابین بکەن و لە لایەکەوە تەسیساتی کارەبا و بواری کارەبا بە ئەنواع و ئەشکاڵیەوانەیە دنیا ڕوو لە ئەو بوارەیە و خۆشتان دەزانن وزە و تەکنۆلۆژیای وزا بە نەوت و غازی سروشتیەوانی ئەهمیەتێکی زۆر گەورەیە خۆشبەختانە هەرێمی کوردستان لە هەموو ئەو سێ چوار بوارەیە دەوڵەمەندە و کەرەسەی خاوی زۆر باشی هەیە و دەتوانێت کاری زۆر باشی لەسەر بکرێت بۆیە بەم نەهجا بەم بەرنامەیە بەم ڕوانگەیە کۆمپانیای ڤێرا بڕیاری داوە کە ئەم پێشەنگایە ئاساس بکات و زۆرێک لە کۆمپانیا ناوخۆیی و ناوچەیەکان داوت بکات بۆ ئەم پێشەنگایە. زۆر باشە کاک نەوزاد و کولیژنەی ئامادەکاری پێشانگای نێودەوڵەتی CHPش تۆ لێرە بەشداریت گرنگی ئەم پێشانگایانە بۆ سازاندنی بازاڕی نوێ لە عێراق و هەرێمی کوردستان و هەروەها بۆ دەستخستنی هەلی کاری زیاتر بۆ ناساندنی بەرهەمە نێوخۆیەکان تا چەند گرنگە کە ئەم کۆمپانیای کە لێرە بەشداریان کردو لە پێشانگای CHP. طبعا خۆتان نزانن دنیای ئێستا دنیای ئابووریە دنیای بازرگانیە دنیای ئاڵوگۆڕی پەیوەندیەکانە دنیای هاوردە و هەناردەکردنە ئێستا پەیوەندیەکان ئاسی پەیوەندیەکان بەوە ئەژمێرە لە بینی چەند وڵاتێکە یا دوو وڵاتە تا چەندە ئاستی ئاڵوگۆڕ
لە هاوردە و هەناردە بەرزە تا چەنددا مەسەلەن ئەم هاوردە و هەناردە و پەیوەندیە بازرگانی بوارانە ئابوووریانە لە ڕێگەی سیستەمێکی بانکی و دارایی زۆر پێشکەوتۆ جێبەجێ دەکرێت چکە ئەوە بزانن ئەو ڕاستیە بزانن هەر وڵاتێک سیستەمی بانکی و دارایی دواکەوتوو بێ هەژار بێ ناتوانێت پەیوەندیەکانی و ئاڵوگۆڕەکانی بە شێوەیەکی ئاسانتر گەورەتر و وشیارانەتر جێبەجێ بکە بۆیە هەرێمی کوردستان زۆر پێویستی بەوەیە لە ڕووی داراییەوە لە ڕووی بانکیەوە سیستمێکی زۆر پێشکەوتوو دابنرێ دووهەمیش پەیوەندیە بازرگانی و ئابوووریەکان لەگەڵ وڵاتانی ناوچەکە و لەگەڵ وڵاتانی دنیاگەشە پێبا و گەورە بکە بۆ ئەوەی بتوانێت هەم خۆی بناسیێنێ بەوان هەم وڵاتانی دنیاش هەرێمی کوردستان بناسیێنن و گرنگجێ پێشەنگە ئابووری و داراییانە هەمیشە بازرگانیانە ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا و سەرمایه‌دار بەڵێندار و ئەوە یەکتری دەناسن ڕوبەڕوو یەکتری دەبینن مناقەشەی جدیەکەن لە بینی یەکتریە ئاڵوگۆڕی بیرورا و بیرۆکە تازەکانی خۆیانەکەن لە دنیادا چکە خۆتان دەزانن دنیای ئێستا دنیای پێشکەوتن و تەکنۆلۆژیا و ڕۆژانە گۆڕانکاری گەورە بەسەر هەموو بوارەکانایەت ناکرێت وەکو مەسەلەن هەرێمی کوردستان وەکو کۆمەلگا وەکو حکوومەت وەکو کۆمپانیا و کەرتی تایبەت دا ببڕین لەم پێشکەوتنانە بۆیە بەڕاستی کردنەوەی ئەم پێشنگانە زەرورە ولەوەش ضرورتر بەشداریکردنێکی کارا و گەرم و گوڕە لەلایەن کۆمپانیەکانی کەرتی تایبەتی خۆمانەوانێ بەشدار بن چونکە ئەمە وەکو مولتەقایەک وایە پێگەیەک وایە کە یەکتری تیادا کۆ دەبێتەوە بیرروڕاکان وەکوتم ئاڵوگۆڕ دەکەن و ڕەنگە لەم پێشنگانە چەندین گرێبەستی ئابووری زۆر گەورە و باش واژۆ بکرێ لە بینی یەکتریە دەبێتە داهاتێکی باش بۆ هەردوولا وەکوتم پێشنگاکان کردنەوەی پێشنگاکان لە دنیادا شتێکی زۆر باوە ساڵانە بە چەندین جۆر پێشنگا دەکرێتەوە تەنانەت دوای لێ هاتووە ئێستا پێشنگای گشتی نییە پێشنگای تەخەسوسی هەیە یعنی پێشنگای پسپۆڕی هەیە بۆ بوارێکی تایبەت کە هەمومانەوە ئاکا گرنگی ئەمانە گرنگی پێشنگا و کردەوەی پێشنگا سازدا بۆیە بەڕاستی کۆمپانیای ڤێراش ئەو دوو ساڵە کە بەردەوامی دەداوە لە بەرنامەشیدایە بەرنامەی بەردەوامی پێبا بۆ ئەوەی بیکەینە نەریتێکی ساڵانە کەواتە لێرە حەزەکەمەوە بکە یاخود باسکە سەرکەوتنی ئەم پێشنگانە ژوەستاوەتە سەر دوو کۆڵەکەی گەورە هەم دام و دەستگاکانی حکوومەتی نیشتیمانیەکان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتە محەللەکانی هەر شارێکە تێیدا دەکرێتەوە زائیدە نیشکەرتی تایبەت و کۆمپانیەکان ئەم دوو کۆڵەکەیە بۆ گەشە و پێشکەوتن و ئاوەدانی و خۆشگوزاری هەر کۆمەلگا وڵاتێک زۆر گرنگە هەم ئاهەنگیکار بن نەخوا نەخواسە نەیار و دردۆنگی یەکتر بن و لە یەکتر دوورکەنەوە بۆیە بەڕاستی پێشنگانە گرنگی زۆر گەورەی هەیە لەوانەیە هەنگێک کەس ئێستا هەستی پێ نەکا بەڵام بۆ نمونە دەبینین خۆتانم چەند ڕۆژە لێرەن بزانن چەند کەس سەردانەکە و چەند کەسی تازە پێشکەشەکە و ئەم کۆمپانیایانە لەم پێشنگانەیە فرسەتێکی زۆر باشە کاکە سەرکۆ لەبەرەوەی باشترین و تازەترین بەرهەمەکانی خۆیان پیشان بن مەسەڵەن زۆر جاری ئەمە ئەچینە پێشنگایەکەوە تازەترین شتەکان ئەبینین ئەمە بازار دۆزینەوەیەکیشە و دۆزینەوەی هەلی کاریشە بۆ هەندێک کەس مەسەڵەن لەوانەیە زۆر گەنج توانا و قدرت و ئەوانیان هەبێت لە ڕووی خوێنەواری ئەوانەوە ئەم کۆمپانیانە پێویستیان بە هەلی کار بێ ئەمەش بۆ هەلیکار دۆزینەوە هەنگاوێکی زۆر باشە زائیدان مەسەڵەن ئەم کۆمپانیانە بۆ نمونە 100 کۆمپانیا دێت ئەگەر هەر یەکی 6 کەسی بێت ئەم 6 کەسە 5 ڕۆژ لەم وڵاتی ئەمە ئامێننەوە دوای پێشنگاکە دەچنە بازار دەچنە گەشت و گوزار دەچنە مەسەلەن چێشخانە و ئوتێلەکانمان دەچنە بازار و پێداویی خوانەکردن هەموو ئەمانە بژانەوەیکی زۆر باش لە بازارەکانی ناوخۆیان دروست کاک نەوزاد لەگەڵەوەی کە هەموو ئەم تایبەتمەندیانە لەم پێشنگای هەیە کە ئێستا ئێمە لێرای گفتوگۆکەین کۆمپانیەکان لە پشمانەوە لە بەردەممانە ینی هەموو پێداویستەکانی خوان وەکو نمایشێنەوە تێرە بۆی کە هەرچی هاوسەردانی کرد لەم چەند ڕۆژەیە لە خۆی لە نزیکەوە چ پرسیاریەکەی لە کۆمپانیەکەی بکات چ تایبەتمەندیەکێ بیکە لەگەڵ درێژێم ئەم پێشانگایە کۆمەڵی پانێڵ پەڕێواچێ یەکێ من پێم خۆشە لەسەر ئەم پانێڵانە بەڕێز زۆر ڕووکردنەوە بێچکە ئەمانە زۆر گرنگن ئەمە گشتیە ئەمە لە جیهانە گفتوگۆی لەسەرەکرێ ئەمە مەترسیەکە کە ئیتر ئەبێ ئێمە ئەمە ڕەچاوکرێ وەکەوەی کە ئەندازیاران کاری لەسەر پانەڵێکیان لەسەر سیستەمی وزەی پاکە کە پێڵێ تاقە شەمسی لەم پانێڵەیە زیاد تا چەند کار لەسەر ئەوواکرێت کە ئیتر ئێمە لە وزەی پاکەوە وزەیەکمان دەستکەوێت کە پشت نەبەستین بە کۆمەڵە سوتەمەنی هاوڕێژینگە بین و بتوانین بە شێوازی لە شێوازەکان لەگەڵ پێشکەوتنەکانە بەردەوام بین ئەمانە تا چەند ئامادەکاری بۆ کراوە کەسی شارەزا بانکراوە
لەسەرم بابەتە گفتوگۆ وڵا خۆشبەختانە من هەر بۆ خۆم لێپرساوی ئەو بەشیانم بە سەرپەرشتی ئەو بەشەم کردەوەکو مهندسێک و وەکو لایەنە زانستیەکە چکە بەڕاستی پێشەنگاکانی ئێستا هەر لە چوارچێوەی عرضکردنی کەلوپەلا نەماوەتەوە بۆ خۆتان دەزانن هەموو پێشەنگاکانی دنیا ئەم لایەنی بەستنی کۆڕ و سمینارە زانستیانی تایە ئێمەش لەو ڕێژکانەوانێ و لەو ڕوانگەیوانێ هەستمان کرد کە دەبێت پێشەنگاکەمان دەوڵەمەندتر بکەین و ساڵ بە ساڵشتی تازی تابێنینە پێشەوە تەبان هەر پانێڵەکان یاخود سمینارەکان یەک بابەت ناگرێتەوە سێ بابەتی زۆر سەرچێ بێتەوە وەکو باسمان کرد ڕۆژی یەکەم هەر ئەمڕۆ سەعات 2 بۆ 4 باشە سێ پانەڵمان هەیە تایبەت بە بوومەلەرزە مەترسیەکانی خۆپاراستنەکانی ئەویستم یەک بە یەک مەسەر بابەتەکان ڕۆژی یەکەم ئەوەیە و پانێڵی ڕۆژی دووهەممان بە هەمان شێوە سەعات 2 بۆ 4 تایبەتە بە کارەبا و تەسیساتی کارەبا کەوتم گریجێکی باشمان پیاوە بواری سێهەمیش بریتە لە وزەنیێوبەوەکان و لەگەڵ سێفتی و سەلامەتی لە کار و ئیش و پرۆژە بیناسازیەکانە کە ئەم سێ چوار بوارە زۆر گرنگن و هەمووانیشمان وا کردووە کە هەمووی لەسەر ئاستی دکتۆرا و ماستەر و لە زانکۆکانی خۆمان خۆشببختانە زانکۆکانی جیهان سلێمانی کۆمار و ئەمریکی و تەنانەت میوانیشمان هەیە پانێڵێکیشمانەیە لە زانکۆی کوردستانی سنەوە میوانداریمان کردووە هەموو ئەمانە خەڵکی زۆر پسپۆرن و داوا ئەکەمە لێرەوە لە خەڵکی مختەز لە ئەندازیاران لە خوێنەواران لە خوێندکارانی هەموو بەشە زانستیەکان و ئەندازیارەکان بەشداریەکی گەرموبور بکەن چونکە ئیسفادێکی زۆر باشەکەن لە بەرەوەی خەڵکی هەم خاوەن تەجروبە هەم خاوەن بڕوانامەی زانستین بۆیە خۆتان دەزانن وزەی پرسیارەکەی جەنابەت وزە نوێیەکانی پێوترێت وزە نوێیەکان بریتە لە وزەی ڕۆژ وزەی بە وزە زیندەیجەکان وزەی وەکوڵێن شەپۆلەکانی ئاو دەریا و زەریاکان هەموو ئەمانە هەیە ئەوەی کە لای ئێمە هەیە وزەی خۆرە وزەیەکی زۆر پاک و خاوێنە هاوڕێی ژینگەیە تێچووی ڕاستە لەوانێت تێچۆکەی تۆزێک کەم بەرزتر بێ بەڵام خاوێنە و ئیسفادێکی زۆر باشەکرێ خۆشببختانە لەم چەند ساڵی ڕابردووە هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کارەباوە پلان هەبووە و پرۆژەش هەبوو بۆ دامەزراندنی کۆمەلگا پێدەوترێن کۆمەلگا یاخود چێلگەی وزەی خۆر و زائیدەن کۆمپانیاکانی کەرتی تایبەت دەستیان بەو بوارە کردووە خۆتان دەزانین سان لە وڵاتانی ئەوروپا بۆ نمونە لە وڵاتێکی ئەڵمانیایە لە 140 بۆ 60 لە وزەی خۆی دابین دەکات لە وزەی خۆرەوە خۆشببختانە وڵاتی ئەمە وڵاتێکی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە فترەی مانەوە فترەی بەردەوامبوونی وزەی خۆش زۆر درێژە زیاد لە 6 مانگ زیاترە لە هەندێک شوێنە بۆیە وەکوتم ئیسفادێکی زۆر باشی لەکەین لە بوارەشە ئێمە هەر لەو ماوەی پێشوە لە یەکێتی ئەندازیارانی کوردستان سمینارێکمان ساز کرد بۆ کۆمپانیایەکی ئەڵمانی و لەسەر ئاسی عێراقا نمایندەیەکی باشیان هەیە هەموو ئەمانە ئێمە خۆشببختانە کۆمەلگای کوردەواری و تایبەتی شاری سلێمانی کۆمەلگایکی کراوەین بەسەر شتە تازەکان تەکنۆلۆژیا تازەکان نوێبوونەوەکان بۆیە دوانەکەوتویت بەڵام لە سەرەتاشان ئەبێ ئەم هەوڵانە بە دەستە جەمعی بکرێت نەک بە کۆمپانیایە بکرێت بەڵکو حکومەت دەبێت پاڵپشێکی گەورە بێ و زائیدەنی هەموو کەرتەکانیکە و هەموو کۆمپانیەکانی کەرتی تایبەت بەشدار بن زۆر باشە کاکنەوزاد لەگەڵەوەی کە ئێستا دنیای مۆدرنە و باڵەخانەی زۆر جوان ئەبینین ئێمە لە ڕووی ڕووکەشەوە بەڵام تا چەند گرنگە ئێمە هەر گرنگی بە ڕووکەش نەیە لە باڵەخانەکانە لەو بەرهەمانەی کەتیایە بەکاری ئەهێنرێت وەرە بە تایبەتی کە پێشانگاکەی ئەمڕۆ تایبەتە بە بیناسازی و تەسیسات و کارەبا کە ئێمە ئەندازیارەکانمان پسپۆڕی جیاوازیان هەیە تا چەند گرنگە لە کاتی دروستکردنی باڵەخانە سوود لە پسپۆڕی ئەندازیارە جیاوازەکانی شوەربگرێت نەکتەنە گرنگی بە بواری تەلارسازیەکە بدرێت. خۆشببختانە بیناسازی پرۆژەی بیناسازیەکان لە کوردستانە خۆتان دەزان لە ساڵی 2023 و نەمانی ژێوی سەدام حوسێن و هاتی داهاتێکی زۆر زۆن بۆ وڵاتی خۆمان و کرانەوەمان بەسەر دنیای بە شێوەیەکی باش و فراوانتر گەشە و پێشکەوتێکی زۆر باش لە بواری بیناسازیە ئەوە کرد خۆتان دەزانن شاری سلێمانی بۆ معلوماتان یەکەم شار بووە کەوا پرۆژەی شوقەی تیادا بووە لە ساڵەکانی هێشتاوە شوقە لە شاری سلێمانیا دروست بووە گەڕێکی کارێزەوە شێساز مەشهورە لەوانەیە هەندێک شار هەر بیریشیان لێ نەکردبێتەوە لەو ساڵانە لە شاری سلێمانی لە ساڵ هێشتاکانەوە نیزامی شوقە و سیستمی دیشتەجێبوونی بووە ئێستا بە شێوەیەکی باشوو گەشەکردتر مەسەڵەن ئەگەر ئێستاکانە جاران بیناکانی سلێمانیمان لە دەقات و حەوقات و ئانە زیاتر نەبوو ئێستا لە 20 قات و 30 قات و ئانە ئەڕوات ئەمانە هەمووی پێشکەوتنە تەبەن لەگەڵ گەشە و پێشکەوتنی ئەم شێوە بیناسازیە و
هەور بڕەکانیش ئینشاءالله هەور بڕەکانیش دروست دەبێت لە داهاتوە گەرەکەوە پێویستیشە لە بوارەکانی سەیفتی و سەلامەتیوانی گرنگیشی پێ بدرێ نەکە لە ڕووکارەوە بێ یەکێک لەو ڕێگایانە کە لە دیزاین و تەسمیم و ستراکچەری ئەم بینایانە گرنگە کە ئەندازیاری خۆماڵی و شەریکاتی دەرەوە گرنگی پێ بدەن بریتێ لە بواری بوومەلەرزە خۆتان دەزانن بەداخەوانێ کارەساتە سروشتیەکانی بوومەلەرزە و لافا و گێژەڵوگەکان لە ناوچەکە و لە دنیادا زیادی کردووە و هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەیکەوە سوپاس بۆخوا ناکەوێتە سەر هێڵی بوومەلەرزەیتون بەڵام مەترسیەکانمان لەسرە بۆیە بیر لەو بوارە کراوەتەوە و بۆیەش پانێڵی ڕۆژ یەکەممان تایبەت کردووە بە بواری بوومەلەرزە و سەیفتی لە بواری زۆر باشە لە ئەمان کاتیشایەکی تر لە پانێڵەکان کە زۆر گرنگە دوو پانێڵی کەشە منی کەم بە هەریەکەیان کارێکی زۆر گرنگە کە لە ماوەی ڕابردووە بینی هەم لە باکووری کوردستان هەم لەسەر ئەوەی کە ئایا شاری سلێمانی هەرێمی کوردستان ئێمە لەسەر ئەو خەتەی بوومەلەرزەین ئایا مەترسیەکانی لەسەر ژیانی ئێمە چیە لەوانەیە پرسیاری زۆری هاوڵاتیان بێ ئێمە لە سیتیەکانە نیشتەجێین لەوانەیە مناڵمان هەبێ ئەمەمانە بێ با تۆزە بچینە ناو خەڵک ئەمانە تا چەند لە پانێڵەکانە گفتوگۆی لەسەرەکان بۆ نمونە سیستەمی ئەلەرم بۆ نمونە سیستەمی کۆدەکانی بیناسازی ئەمانە تا چەنە بێتە گفتوگویەک لە ڕێی کەسانی پسپۆڕ و کەسانی شارەزاوە زیاتر بەرچاوڕوونی بن بە ئێمە هاوڵاتیان کە دڵنیابین لەو سیتیانەی کە دروستەکرێ تیان نیشتەجێت حتمما خۆتانزان هەرێمی کوردستان وەکو هەرێمێک لە چوارچێوی دەوڵەتی عێراقی فدراڵە تا ئێستا لەسەر کۆدە بوومەلەرزەیەکانی دەوڵەتی عێراق ئیشەکا و کارەکا و ئەندازیارانی تایبەتبەر لەو بوارەیە کاری لەسەرەکەن و ئەو کۆدانە کۆدی تایبەتن و زانستین و گرنگی زۆر گەوریان هەیە و بە دڵنیاییەوە لەو بینایانەیە ئەو کۆدانە جێبەجێکرێ سوپاس بۆخوا خۆتان بینیتان لە چەند ساڵی ڕابردووە چەندین بوومەلەرزە ڕوویە خۆشبەختانە بوومەلەرزەی تونند و ڕووخێنەر و داماڵەر نەبوون بەڵام هەموو ئەوانە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو کۆدانەمان جێبەجێ کردووە و ساڵ بە ساڵیش یا چەند ساڵێک هەر عادەتەن وایە لە دنیادا لە ماوەی چەند ساڵێکدا ئەو کۆدانە تازە ئاکرێتەوە نوێ دەکرێتەوە لەگەڵ گۆڕانکاریەکان و گۆڕانکاری جیۆلۆژیەکانی ئەرز و زەوی و پلێت و جوڵانی پلێتە تەکتۆنیەکان لە جیۆلۆژی زەویە هەمووانە گرنگی باشی پێیراوە وەکوتم خۆتان دەزانن بوومەلەرزەش یاخود ڕووداوێکی سروشتیە کە لەوانەیە ڕۆژانە بە سەدان بە هەزاران ڕوو بدا بەڵام ئێمە هەستی پێناکەین خۆتان دەزانن بە پێی پێوەری ڕێختەر نۆک لە پێکهاتووە لەسەر و حەوت پلەوانێ ئیتر دەبێتە ڕووخێنەر ماڵوێران کرد بۆیە تا ئێستا شکور ئەوە ڕووی نەداوە بەڵام خۆمان بینیمان لە دەوڵەتی تورکیایە و هەر لەو ڕۆژانی پێشوو لە وڵاتی مەغریبە ڕوویدا و ماڵوێرانکەرە لە وڵاتی ئێران بۆ خۆی دەکەوێتە سەر شریت و حدودی ئەوانە بۆیە ئەمە هەموو ئەوانە کاری لەسەر کراوە و لە پانێڵەکانیشمانە سێ کەسی پسپۆر لە بوارەیە قسەی لەسەر دەکەن و ئەهەمیەتی کۆدەکان جێبەجێکردنەکان لە دیزاینەکانی بیناکانە ڕوو دەکەنەوە و هۆکارەکان و چۆنێتی خۆپاراستن و سەیفەتی و هۆکاری سەلامەتیەکان لە بینا باڵەخانەکانە بە تایبەتی زۆر گرنگە کە لە ئەوارەیە زۆر قسەی لەسەرەکە خۆی یەک خاڵی کەشەیە منە بۆ ئەیکەم بە دوایین پرسیار بۆ کاگنۆزار تا چەند لەم پانێڵانەیە مامۆستا دکتۆرە بەڕێزەکان ئەوانەی لە بواری بیناسازی و تەلارسازیە لە نێو زانکۆ و پەیمانگاکانە کارەکەن یان وانە ئەڵێنەوە چکە ئەمە گرنگە ئەم جۆرە پێشانگەیانە کە خوێنکاری شۆشکاری هەبێ لەسەر بۆ نمونە ئاشنا بێ بۆ کۆمپانیانەی کە چۆن کارەکانیانەکەن ئاشنا بن بۆ کۆمپانیانەی کە بەڕێزی ئاماژەی پیا لە وڵاتی ئێرانەوە هاتووە لە وڵاتی تورکیاوە هاتووە لە خواروی عێراقەوە هاتوون بۆی کە بتوانن بزانن شێوازی کارکردن چۆنە ماتریال چی چۆن بەکارەهێنێ ئەم پانێڵانە ئەم سیستەمانە چۆن لە نێو باڵەخانەکانە بەکارهێنێ هەوڵێکی واتان ناوە ئێوەکو لیژنەی ئەم پێشانگایە کە بتوانن ئەو کەسە پسپۆڕانە بێنە نێو پێشانگایە ئێمە هەر بۆ هاندانی زانکۆکان و بە تایبەتی خوێندکارانی خۆشەویست لەگەڵ هەموو زانکۆیانی کە ناوم بردن لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانیە تەنانەت پاسمان بۆ دابین کردوون بۆ خوێندکارەکان بۆ مامۆستاکان لە زانکۆکان و بیانێنە ناو پانێڵەکانەوانێ سەردانی معرەزەکە بکەن و دواییشیان جێڕینەوە شوێنی خۆیان و قسەیکی زۆر باشت کرد و بیرت خستمەوانی ئەم پێشنگایانە بەڕاستی جیاوازە لە بواری تێوریەکەی ناو قاعەی زانکۆکان خوێندکار خۆی لێرە لەم پێشنگایانە بە بەشایی خۆیەوانێ
بەرهەمە تازەکان دەبینێ بیرۆکە تازەکان دەبینێت لە شەریکات دەتوانێت یەکتر بناسن و خۆیان بناسن و توانە بەهرەکانی خۆیان پیشان بدەن بۆی لە دوای تەواوبوونی خوێندکارەکان پەیوەندیەک لەگەڵ ئەم کۆمپانیانە ببەستن و بازاری کار زیندوو بکەنەوە و هەلی کار بۆ خۆیان دابین بکەن هەموومانەی ئیسفادی ئەم پێشنگانە لەوەیە بەڕاستی پێشنگایەک بەم حجمە ئەکرێتەوە لە شاری سلێمانیا بۆ ماوەی 4 ڕۆژ بۆ ئەوەیە کە خەڵکی زۆرترین خەڵکی بێت بە هاوڵاتی سادە بە کۆمپانیا بەکەتی تایبەت بۆ بەرهێنەر بە بەڵێندەر بە خاوەن سەرمایەکان بۆ ئەوەی هەموو یەکتر لێرە کۆ ببنەوە و ئاڵگۆڕی بیرروڕا بکەن ئاڵگۆڕی تەژ بۆ ئەزمون و شارەزایەکانی خۆیان بکەن هەمووانە گرنگیمان پێداوە و بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک ئامادەسازیمان بۆ کردووە. زۆر باشە دەستەکانە خۆش بێکانەوەزار ئەوەی کە بتوانین ئێوەش وەکو سەرپەرشتیار وەکو لیژنە لەم پێشانگایە بتوانن زیاتر بەڕووی هاوڵاتیان بکرێنەوە زیاتر لە ڕێگەی کۆمپانیەکانەوە هۆشیاری بدرێ بە هاوڵاتیان هۆشیاری بدرێ بە خوێندکاران هۆشیاری بدرێ بۆ کەسانی کامیشە کۆمەڵی پرسیاریان لاپووە وەڵامی پرسیارەکانیان وەربگرن و دەستخۆشیش لێوە. زۆر سپاس من هەرەوەندەم ماوە هەموو هاوڵاتیانی شاری سلێمانی هەرێمی کوردستان دەتوانن ڕۆژانە لە سەعات 11 پێش نیوەڕۆ تا سەعات 5 و 6 ئێوارێ لە گراند بیلیرۆن لە شاری جوان سەردانی بکەن و کاراسانی کراوە لە هاتنە جوورەوەیە لە چوونە دەرەوەیە لە دابینکردنی هەموو هۆکارەکانی ڕاحەت و پشودانە و هیوادارن هەمووان سەردان بکەن و ئێمەش بە خۆشحاڵیوانی پێشوازیان لێکردن و لە خزمەتیان ئابین و ئەم چەند ڕۆژەیەکەوە لێرابین. زۆر سپاس بۆ دەستگای کورساتیشکەوە ڕووماڵی پێشنگاکەمانەکات و پیشانی هەموو دنیای دەدا و پیشانی هەموو هاوڵاتیانی دەدا ئەوەش دەستکەوتێکی زۆر گەورەیە و سپاسی دەستگای میدیای کورساتیشەکە. زۆر سپاس. بەڵە خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین بێگومان لەکردنەوەی پێشانگایە کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی ئەوەی کە کۆمەڵی لە کۆمپانیەکان کە لە نێو ئەم شارەیە ڕندێکیشان کۆمەڵی پرۆژەی جیاوازتریان هەبووکە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم پرۆژانە زۆر جار پەیوەند هەماهەنگی هەبووە لەگەڵ حکوومەتە لەگەڵ ئەوەی کە بتوانن بە شێوازی لە شێوازەکان ئەوان کۆمەڵی ئاسانکاری باشتریان بۆ بکەن چکە هەمیشە وتومانە کۆمپانیەکان ئەگەر نەتوانن ڕێگەیان بۆ بکرێتەوە ئەگەر نەتوانن بەرچاوڕوونیان هەبێ ئەگەر نەتوانن شوێنی تایبەتیان بۆ دابین بکەن ئەوان ناتوان درێژە بە کارەکانیان بن بەڵام هەمیشەش ئەوەی کە گرنگە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەو کۆمپانیانەی کە هەمیشە هەوڵەیات بە شێوازی لە شێوازەکان کار لەسەر بیناسازی بکە لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی جوانکردنی ئەم شارەوە و بیریشمان نەچێ ئەو کۆمپانیانەی کە ئەم باڵەخانانە دروستەکەن بەس باڵەخانەکە نییە ئەم کۆمپانیانە پێویستە لە سیتیەکانە کۆمەڵی تایبەتمەندی هەبێت لە ڕووی نەخۆشخانەوە لە ڕووی خوێندنگەوە لە ڕووی ئەوەی ڕێژەی سەوزایی تا چەند هەیە لەنەو ئەم سیستەمایە تا چەند هەوڵیانەوە لە ڕووی باڵەخانەکەەوە کۆمەڵێ شوێنی تایبەتتر بکەنەوە بۆ خزمەتی ئەو هاوڵاتیانەی کە لێ دانیشن یعنی یەکێ لە خزمەت گوزارەکان کە زۆر گرنگە هۆڵی وەرزش و مەلەوانگەکانە شوێنی یاریکردنە بۆ مناڵ یعنی ئەمانە هەمووی کۆمەڵی تایبەتمەندین کە ئەبێ لە نێو سیتیەکانە هەبن بۆ لەبەر ئەوەی کە ئەمانە بەدەر لەوەی کە من شوێنێکی پشومەیە شوێنێکی شەیە کە ڕۆژانە من پێویستم بە نەخۆشخانە هەیە پێویستم بۆیە مناڵەکەم لە خوێندنگەیەکی باش بەوەیە کە من بچم وەرزش بکەم پێویستم بەوەیە کە بچم مناڵەکەم شوێنێکە بێ پشویتیا بە خۆم پشویتیا بە ئەمانە زۆر گرنگە جا لەم نێوەندەیە ئێمە لە شاری سلێمانیەکێ لەو کۆمپانیانەی کە زۆر گرنگی بەم تایبەتمەندیانەیە کە من باسی لێواکەم ئەویش کۆمپانیای قەیوانە کە هەڵبیشە هەوڵیاوە کە لەم شارەیە بە شێوازی لە شازەکان جوانی شارەکە مەبەستی سەرەکیەتی و خزمەتکردنی هاوڵاتیان مەبەستی سەرەکیەتی و ئەوەی کە پێداویستیشە هەوڵەیە زیاتر بیخاتە بەردە جای ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەوواکەین کە کۆمپانیای قەیوانیش هەر بەرامبەر منە و ڕکلامەکانیشان دیارە یەکێک لەو کۆمپانیانەی کە لە پێشاگایە بەشدارن ئەمە ئەمڕۆ کاکدلێر کەمالمان لایەک و بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی کۆمپانیای قەیوان بەڕێزیان ئامادەیە و باوەڕ لەم هاوکاریشمان بۆ لە ڕابردۆ و هاوڕێکی خۆشەویستیشمانە کاکدلێر سڵاو لێبێ سڵاو لێەوە بەیانیتان باش زۆر سپاس سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات کاکدلێر وەکو ئەوەیە زانین کۆمپانیای قەیوان هەمیشە لە پێشانگاکانە بەشداری کردووە ئێستاش ئەیبینین لەوەی کە لە شاری سلێمانیا لە چەند شوێنێکی تایبەتە لە ڕووی باڵەخانە و سیدیەکانەوە هەمیشە بەرفراوانی ئەم پێشانگایە بۆ کۆمپانیای قەیوان تا چەند گرنگە ئێوە لە نزیکەوە پێشهاتەکانی خۆتان ئەوەی کە پێویستە بە هاوڵاتیانی بڵێن ئەوەی هاوڵاتیانیش پرسیارە لە ئێوە بکە بۆ ئێوە گرنگ بەڵێ سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە کورسات هەمیشە ماڵێک بۆ هەمووان و توانراوە لەوێەوە ئەوەی کە پێویستە
بۆ بینەران بخرێتە ڕوو. خۆتان نەزانن گروپی کۆمپانیەکانی قەیوان ئەلحەمدولیلا ئێستا لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق یەکێکە لە کۆمپانیا گەورەکان و لەسەر ئاسی هەرێمی کوردستانیش سواز بۆ خواتە ئەم ساتێک کە ئێمە لەگەڵ ئێوە گفتوگۆکەین و بینەرانی خۆشەویست گویان لێمانە. یەکێکە لەو کۆمپانیانی کە لە ئاست ڕەزامەندی زۆری هاوڵاتیان بووە ئەویش لە ئەنجامی ئەو پرۆژە خزمە گوزاریانی کە کراوە. ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان سێکتەرمان زۆرە، بەڵام ئەوەی کە پەیوەندیدارە بە پێشەنگای قسەی لەسەرەکەین سێکتەری بیناسازیە. پێشەنگای CSP شۆ بۆ 2023 کە دووەمین خولیەتی لە شاری سلێمانی یەکرێن، ئێمە لە خولی یەکەمیش بەشدار بووین و ئەم پێشەنگایە لە شاری سلێمانی کراوە، تێدا چەندین کۆمپانیا بەشداری کردووە. بۆکو گروپی کۆمپانیەکانی قەیوان بەشدار بووین بەو ئامانجەی کە هۆکارێک بین بۆ زیاتر پیشاندانی جوانیەکانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتە دەستێک بین بۆ ئاوەدانی زیاتری هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی. و پێمان وایە ئەم پێشەنگایە کە کراوە و پێشەنگایەکانی کەشکە ئەکرێت لە هەرێمی کوردستان گرنگی و بەیاخی خۆی هەیە، چونکە ئەو پێشەنگایانە هۆکارێکن بۆ ئەوەی زیاتر لێک نزیک بوونەوەی نێوان وڵاتان و کۆمپانیەکان کە لە بوارانەدا ئیشەکەن و لە هەمان کاتیشا دەرفەتێکی باش ئەبێت بۆ ڕەخساندنی هەلی کار ئەگەر کاتیش بێ بۆ بەشێک لە هاوڵاتیان لە شاری سلێمانی کە بتوانرێ لەم ڕێگەیەوە سوود وەربگرێ. زۆر باشە. کاتێک کە کۆمپانیەکان بەشداری لەم جۆرە پێشانگایانەدا ئەکەن، تا چەند گرنگە وەکو هەستانگانێکیش بۆ کۆمپانیەکانی دیکە و یاخۆ سوود وەرگرتن لە ئەزمموی ئەوانەیە وەکو ئەپدێتێک بێ بۆ کۆمپانیاکەی خۆیان. بەڵێ ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان وەکو پرسیارشی کە پێشتر کردان لە ڕووی بیناسازیەوە لە شاری سلێمانی و لە هەولێر لە بەغدا لە چەندین شوێنیکە کە ئێمە پرۆژەی بیناسازیمانەیە شاری نیشتە جێبوونمان دروست کردووە. لە شاری سلێمانی ئەلحەمدولیلا پرۆژەی قەیوانستیمان هەیە کە یەکێکە لە شارە نمونەیەکان، وهروە شاری نیشتە جێبوونی بەرزایەکانی سلێمانیمان هەیە کە ئەویژێکێکە لە پرۆژە گەورەترین پرۆژە نیشتە جێبووەکانە لەسەر ئاسی عێراق و بەرزایەکانی قەیوانمان هەیە، پرۆژەی سیتی تاوەرزمان هەیە و گوندی گەشتیاری قەیوانمان هەیە. ئەمە تەنها لە شاری سلێمانی و لە هەولێر پرۆژەی قەیوان میرادۆرمان هەیە، لە بەغداد ئەڕەوانمان هەیە، لە فەلوجە پرۆژەی جەناین سیتیمان هەیە. ئەم پرۆژانەی کە کردومانە لە بواری بیناسازی هۆکارێکی گرنگ بووە بۆ ئەوەی بتوانین لەم ڕێگەیەوە و لەم پێشەنگایانە خزمە گوزاریەکانمان زیاتر بۆ خەڵک ڕوون بکەینەوە. ئەگەرنا ئێمە لە پێشەنگایەکی لەم شێوەیە کاری فرۆشتن ناکەین، ناین لێرە کەسێکەیەت شوقەیەکیوێ یا ڤێلایەکی ئەوێت فۆرمی بۆ پڕکەینەوە و خێرا بڵێن وەرە پارەی لێوەربگرین. پێمان وایە هەڵبژاردننی شوێنی ژیان بنەمایەکی گرنگە لەبەرەوەی خەڵک زیاتر دەرفەتی ئەدرێتێ بۆ ئەوەی بەویستی خۆی بە ئارەزوی خۆی بە دوواداچوون بکە لەگەڵ خێزان و لەگەڵ کەسوکاری زۆر بەباشی تێبگا لەوەی تا چەند ئەم یەکەی شایستەیەتی. بۆیە لێرەوە زیاتر بەرچاوڕوونیانینێ ڕێنمونیانەکەین و لە هەمان کاتە بووینەتە هۆکارێکی باشیش بۆ ئەو کۆمپانیانەی تر کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن، ئەبینن ڕووجوانی کوردستان و ئەبینن کۆمپانیای وا گەورە هەیە لە بواری بیناسازی و لە سێکتەری تری تەندروستی پەروەردە و چەندین سێکتەری تر کارەکە کە ئەمە جێی دڵخۆشیە پێشەموو کەسێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ ئێمە ژۆکو گروپی کۆمپانیەکانی قەیوان. بۆیە پێمان وایە ئەزمونێکی باشە بۆ ئاڵوگۆڕکردن و بینینی کاری هونەری و بیناسازی نوێ کە لەسەر ئاستی دنیا جێبەجێ. زۆر باشە. لەگەڵەوەی کە هەمیشە لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی ئەوەی کە چەنە گرنگە شوێنی نیشتە جێبوون بۆ هاوڵاتیان بەردەست بێ، بەڵام ئێوەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان تا چەند وەکو پێشێکێکەش من باسم کرد، تا چەند لەگەڵ تایبەتمەندیەکانی کەن، تا چەند لەگەڵ خزمە گوزاریەکانی کەن، تا چەند لەگەڵ ئەوەن کە ئاسانکاری بوو ئەو کەسانەکەن نەک تەنها فۆرمێک بڕکاتەوە و بڕەپارێکی لێبسەنی، بەڵکو دڵنیاییشی بیتێ، بەڵکو ئاسوودەیەکەی لە ڕووی ماڵ و مناڵەوە لە ڕووی نەخۆشخانە و خوێندنگە و شوێنی یاری و هەموو پێداویستەکانی ترەوە و ڕێژەی سەوزایش کامیشە من زۆر جەخت لەو بابەتاکەمەوە کەبوونی هەبێت لە شوێنە نیشتە جێبوونەکانە. ئێوە چۆن کارتان لەسەر بابەتە کردووە؟ زۆر پرسیارەکە لە جێ خۆیەتی کاک سەرکەوتوو ئەزانی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بە تایبەت پرۆژەی نیشتە جێبوون زۆر بووە هەست. ئەم پرۆژانە وای کردووە کێبڕکەیەکی دروست کردووە، بەڵام هەمیشە ئێمە بڕوامان وایە کێبڕکێکردن لە کوالەتی نەک لە هەندێک بابەتی تر کە بۆ خەڵک پێویست نییە. کێبڕکێ لە پێشکەشکردنی خزمە گوزاریەکان ڕەنگە خۆتان و هەموو کەسانش کە گوێیان لێمانە شایەدی و ڕاستێ بن کە گروپی کۆمپانیەکانی قەیوان
الحەمدولیلا ئەوەی کردومانە لە ڕابردوو تا ئێستا جێگە ڕەزامەندی خەڵک بووەوە هەندێک کاتی ژەڵێن مەسەلەن کەسێک بۆ ئەوەی بە دێڕێکەی بگەێنین ئەڵێن ڕابردوومان متمانەیە بۆ داهاتووتان ئەم ڕابردووەمان کە زیاتر لە 3 دەیە ئێمە خزمەتەکەین توانیمانە نمونەیەکی باش پێشکەش بکەین تۆ ئەگە سەیری شاری نیشتەجێبوونی بەرزایەکانی سلێمانی بکەیت لە بچووکترین پێداویستی هەتا گەورەترین پێداویستی لەوێ فراهەم کراوە و لە ڕووی ڕێژەی سەوزایی لە دنیاە ڕێژەی سەوزایی ستانداردێکی هەیە تا ڕێژەی 120 ئێمە لە پرۆژەکانمان ڕێژەی سەوزایی لە سەر و ستانداردەوەیە و لە هەمان کاتا بڕوامان وایە لە ڕووی باخچە دایەنگا قوتابخانە پەیمانگا زانکۆ لە پرۆژەکەمانە هەیە و ئەو پرۆژانەی تریش کە لە شاری سلێمانین لە قەیوانستی بەرزایەکانی قەیوان و سیتی تاوەرزیش کە هێشتا بە تەواوی یەکەکان ڕادستی خاوەنەکانی نەکراوە و هەمووی تەواو نەبووە و گوندی گەشاریش کە لە سەرەتای تەواوبوون و هەنگاوی باشی بڕیوە لە کارەکان لە پێش هەر هەنگاوێک کە ناومانە یەکەکان بفرۆشین بیرمان لە خزمەتگوزاری پێداویستیەکان کردوێتەوە چونکە تۆ ناکرێت ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە شوێنێک نیشتەجێ بن بەڵام پێداویستی ڕۆژانەیان نەبێت تەنانەت بۆ بازارکردن بچنە بازار بچنە شوێنێکی کە بۆیە زۆر بڕوامان بەوەیە کە لە پاڵ نرخ بڕوامان بە پێشکەشکردنی خزمەتگوزاری باڵایە بۆ ئەوی بتوانین نمونەیەکی جوانی شارستانی پێشکەش بکەین و لە ڕووی ئەندازیاری و لە ڕووی کوواڵەتی بیناسازیشەوە الحەمدولیلا تیماندازیارەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان کارێکیان کردووە کە بتوانرێت ئەو خەڵکانی کە ئەبنە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوو ڕەزامەند بن لە خزمەتگوزاریەکانمان ئەمە لە ڕووی بیناسازیەوە و لە هەمان کاتە لە ڕووی خزمەتگوزاریەکانەوە تەنانەت بیرمان لە بچووکترین پێداویستی مناڵانیش کردوێتەوە دابینکردنی هۆڵی داخراوی یاری مناڵان و لە هەمان کاتە جیم و ڕێستۆرانت و هۆڵی وەرزشی و یاریگا و چەندین هۆکاری تری هەم خۆشی و کات بەسەربردن بۆ دانیشتوان و لە هەمان کاتیژە بڕوا دەبێت کاک سەرکۆ ئێمە لە بەرزایەکانی سلێمانی دەریاچێکی دەستکردمان هەیە ئەوەندەی خەڵکی دەرەوەی پڕۆژەکە سەردان ئەکەن ئێستا شەوانێن لەوێ کاتەکانیان بەخۆشی لەگەڵ کەسوکار و خێزانەکانیان بەسەر ئەبەن کە شوێنێکی ئارام و زۆر هێمنە ئەوەندە بڵێم خەڵکی ناو پرۆژەکان ناتوانن بەو شێوەی دەرەوە بێت چونکە الحەمدولیلا هەمووان لێ ڕازین و توانیویشیانە لە ناو پرۆژەکانمان هەست بە ئارامیەک بکەن کە بەڕاستی هێمنی و ئارامی لە پێش هەموو شتێکەوەیە. زۆر باشە ئێمە هەمیشاڵێن لە پێشتریشە لە میوانەکەی پێشووتر من پرسیارم کرد کە مەسە لە دنیای مۆدرن ناژین هەمیشە کە بیناکانە بینەوە چێ ڕووکەشێکی جوانی هەبێ یاخود خانوەکانمان بەڵام دوای ماوەیەکە ئەشە ناو خانوەکەەوە ئەبینێت درزێکی تی ئەبیان سیستمی ئاوەڕۆکی کێشێتیا هەیە کەواتە تا چەند گرنگە ئێمە جگەل لە ڕووکەشەکە گرنگی بین بە ناوەوەی تەلارەکانمان و خانوەکانمان. جاخۆ خاتون ئەگەر ناوە مرۆڤ بۆ خۆی ناخی جوان نەبوو تاوارە ڕووکەش زۆر بە شێوەیەکی هیچ دەوری نییە ئاشکرابێ ئەمە بۆ بیناسازیش بەڕاستی خۆش نییە ئێمە وەسفەی خۆمان بکەین بڵێن ئاوا بەڵام ئەتوانم بڵێم سوپاسی خواکەین و سوپاسی هەموو کەساناکەین کە بوونەتە سوودمەندبووی پرۆژەکانی ئێمە و ئەگەر ئێمە ئەو ناوبانگە باشە نەبوایە تەنها لە شاری سلێمانی 5 پرۆژەی نیشتەجێبوونی گەورەمان هەیە نەمان ئەتوانی پرۆژەیەکیشان بفرۆشین و کۆتایی پێبێنین و لەبەر ئەوە خەڵک ئەبێ ئەو ڕاستیە بخاتە ڕوو تا چەند ناوەڕۆکی پرۆژەکان خۆی بڕیار بە هەر لەبەر ئەوەشە بڕوامان وایە دەرفەتێکی لەم شێوەیە نابێتە بڕیاردان بۆ کڕینی یەکەیەک ئەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی ڕێنمونی باش بکرێیت بچیت لە نزیکەوە پرۆژەکان ببینیت ئێمان دەکات لە بەڕێزانی پرۆژەکانمان هەم لە بەڕێبەری بەشی فرۆشتن تاوەکو خاوەندارەتی پرۆژەکە کەسێکەیە یەکەیەکی ئەوێ یعنی هەندێک کات خۆی ڕێنمایەکە لە تۆ بڕۆ سەیری بکە بیبینە کەسوکارت بێنە بزانە تا چەند بەدڵیانە دووسێ جاروەرە و بڕۆ بۆ ئەوەی دوایی هەست بە دڵنیایی بکات ینی کەسوا بۆ ئەڵێ ئەمانەوێت ئێستا ئەمانەوێ بیکڕی ئەم دڵنیاییە زۆر مهمە لەبەر ئەوە ڕووکەش بە تەنیا هۆکار نییە بۆ ئەوی بڕیار بی لەسەر کڕینی یەکەیەک بێگومان لە ڕووی کوواڵەتی لە ڕووی ستانداردی بیناسازی و لە ڕووی جێگیرکردنی سیستمی ساردی و گەرما
بوومە لەرزە و دابینکردنی خزمە گوزاری بەردەوامەکان هۆکارێکی گرنگە بۆی مرۆڤ بتوانێت یەکەیەکی نیشتە جێبوون لە پرۆژەیەک هەڵبژێرێت. دەستەکانە خۆش بێ سپاس بۆکارێت بە هیوای ئەوەی کە ئێوە بتوانن لە کۆمپانیەکانی خۆتانەوە ینی گروپی کۆمپانیەکانی قەیوان هەمیشە ئاسان کاری بۆ هاوڵاتیان بکەن هەمیشە بتوانن خزمەتی زیاتری ئەم شارە و ناوچەکانی تریش بکەن دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕۆژێ مولایەک باش زۆر سپاس.